بۆچی سوودانی خۆی لە شەڕی موچەی هەرێم دوور خستەوە؟ سەرۆکوەزیرانی عێراق هەموو دیدارێکی بەرپرسانی هەرێمی لەسەر موچە ڕەت کردووەتەوە. دۆستەکەی کورد خۆی عاجز کردووە و پێناچێت جارێکی تر سەر بە هەرێمدا بکاتەوە. نزیکەی هەفتەیە کە هەرێم و بەغدا سەرقاڵی ڕێکەوتن و گفتوگۆن لەسەر ڕادەستکردنی نەوت و داهاتی ناوخۆ. ئەمجارە شاندی هەرێم و حکوومەتی عێراق لە ئاستی وەزارەتەکانی دارایی و نەوت ورتر گفتوگۆیان لەسەر گرفتی نەوت و پرسە داراییەکان کردووە. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە دوای ڕاگررتنی خەرجکردنی موچەی مانگی پێنجەوە خۆی لە بابەتی موچەی هەرێم دوور خستەوە. تەنانەت هەندێک زانیاری ڕۆژنامەوانی هەیە کە ئامادە نەبووە بەرپرسانی هەرێم ببینێت تا لەسەر موچە قسە بکەن و سوودانی هەرزوو وتوویەتی هیچ شتێک لای ئەو نەماوە و تۆپەکەی خستوەتە یاریگای دادگای فیدراڵیەوە. سەرباری فشارەکانی ئەمریکاش لەسەر سوودانی بەڵام پێداگیری کردووە کە ئەگەر هەرێم ڕادەستکردنی نەوت و داهاتی ناوخۆیەک لای نەکاتەوە ئەوە ناتوانێت موچە ڕەوانە بکاتەوە و بابەتە لە دەسەڵاتی ئەودا نییە. پلانەکەی سوودانی بۆ خۆ دوورخستنەوە لە بابەتی موچەی هەرێم وا لێک دەدرێتەوە کە نایەوێت بۆمبی موچەی هەرێم لە بانگەشەی هەڵبژاردندا پێیدا بتەقێتەوە، چونکە شیعە دژبەرەکانی سوودانی دەیانویست ناردنی موچەی هەرێم بکەنە کارتێک دژی سوودانی و بەکاری بهێنن. هەر بۆیە سوودانی کوردوتەنی ئەوەی هەڵبژارد کە دەڵێت ئاگرە سوورە لە خۆم دوورە. جیا لە بابەتە داراییەکانیان سوودانی مانۆڕی سیاسی خۆی دەست پێ کردووە بۆ ئەوەی دووبارە بۆ خولی دووەم ببێتەوە بە سەرۆکوەزیران. بەڵام بەڕاگررتنی موچەی مانگی پێنج پێدەچێت ئەو چانسەی بۆ خۆی قورس کرد بێت، چونکە بارزانی ناڕاستەوخۆ پەیامیداوە بە شیعەکان کە جارێکی دیکە پشتگیری سوودانی ناکرێتەوە.